سڵاتان لەبێت دکتۆر ئاراز برادۆستیم لە پرۆگرامێکی نوێ لەگەڵتانە بەڵام ئەم جارەیان لە ژێر چەتری ئەمریکیەوە لە شاری شریفپۆرت لە لویزیانە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لێرە چیرۆکی پزیشکێکی کورتان بۆ دەگەڕمەوە کە لە گوندێکی کوردستانەوە لە بیرەکە پرایی ناوچەی زێبارەوە هاتە ئەمریکا و لێرە گەشتە بەرزترین ئاستی پزیشکی و زانستی لێرە نەک تەنیا پرۆفیسۆرە بەڵکو سەرۆکی پرۆفیسۆرەکانە لە بوارێکی یەکجار دەگمەندا کە چاندنی پەنکریاس و جگەر و زراوە ئێستا ئەو لەسەر عەرشی پاشایەتی پزیشکانی ئەمریکاکان دانیشتووە ئەمریکا کانەدا هەروەها وڵاتانی ئەمریکای لاتین لەگەڵم بن بزانین ئەو مرۆڤە کوردە گەورە چێ ناوی من آغازی بدرخان شوکت زیباری از پروفیسوری چانا پارچام نشترگیری عام از مسئول قسم زرعه جانسی مکدونالد ولسنایتن هیلث سیستم دیسان از رئیس قسم اکادمیا جراحت ولسنایتن هیلث سیستم از سال 1975 عراق درکتم برف ایران چون بینه پناهنده سالی که ایران من وقت دا من امتحان ویزاری کرد اردوگاه زوال رضاییه پشتینگی ایکی پنج هفت و ششی هم گشتین امریکا ناشویل تنسی پشتی 4 هیوه تقریبا ما دست خونی کرد جامعه مدة 4 سال بکالوریوس ما اینا سال 1980 دیوید لبسکوم کالج ناشویل تنسی پشتینگی از چما کلیه پزشکی جامعات تنسی منفس هیچ طبیعی 4 سال دیمال وری خوندن حتی دکترا ما اینا سال هیوا 6 بی 1985 پشتینگی از هم شریفپورت لویزیانا من دست اختصاصی نشترگیری عمومی کرد اویش 6 سال از شریفپورت مام حتی اوشاده ما اینا پشتینگی از برف جان هاپکینز چون بالتمور 2 سال دیمال وری خوند حتی شیام اختصاصی چانا پارچه و عملیات جرگی و پنکریاسی تشتیوات سالا نوتوسی هم زورین لویزیانا چونکی مسئول ما جان مکدونالد پی خوش بیاز بیم گوه شور کن من لە دوورەوە وەکو پزیشکێک وەکو تەندروستکارێکی کورد ناوی پرۆفسۆر زێباریم بیستە بوو زێباری تا ئەو پەڕی سنووری بیرکردنەوە سادە و خاکەسارە متەواضعە متەوازە گلک شغل ما کرد منظمات طبی دایت پزشکی دا و راستی جه سرفیرازی و سربلندی نسبت من یکی اجنبی بیانی بتایره و مرکز شغل دست کبن
يكل هذه لويزيانا دا سبيكين از اختيار كرم بما رئيس نشتر جريت ولاية لويزيانا بشتي فترة كي از كرم مسؤول أكاديمية جراحة أمريكي قسم لويزيانا بشتي إنجي از بما مسؤول منظمة لويزيانا أو بارشات إنا داري بو تشاني بشتي إنجي بما مسؤول American Foundation for Donation and Transplantation بشتينجي بما مسؤول منظمة America's Hepatopancreatobiliary Association منظمة أمريكي شاملة كندا كات أمريكا USA كات مكسيكا كات لاتينيا وسطات كات لاتينيا جنوبيت كات وكاريبيان آيلاند أو منظمة طبيعي بارشات تشينيت عمليات جرگی و پانکریاسی و کیسک صفرای سرطان و یه دیگه خرات کرد یا دیگه طبیعی امت هاتی ورگرتن که ایکل گورنر یه اکادمیا جراحت امریکی تمثیل ولایت لویزیانا کم 6 سالش او شغل ما کرده و پشت اینگیش گل اینترنشنال هیپاتو پانکریاتو بلیاری ما اشراف یا سر تشتی انسانی کرد و منظمه ده تقريبا أبنا وتشتت كيت مهم أسبرابي إضافة قال أفشول التدريس يمكن إشراف التدريس مقيمة كم قسم نشتر قريه ومسؤول أكاديمية جراحة قسم جراحة تقريبا مستشفى ويلس نايتن هيلث سيستم وبروفيسور نيش جامعة Louisiana State University Health Sciences Center. هاتينا مالي دكتور غازي ليرة لشريف بورت ل ليك سايد On Long Lake. اون لون ليك فرمك اكثر. سلام توني ماشي قالك سباس عزيز قالك عزيزي شهاد خوش حالك قالك سباس خير هاتن سر تصابا سر سريمة بيواني عزيز ولديتي قالك عزيزي شهادتنا سر سريمة سر تصابا راكن هون شانن باشن الحمد لله قالك سباس والله باشي ممنون قالك سباس قالك سباس قال دكتوري بني افرو كما قال لك تعبان ووستيان بس يعني قال لك خوش بو وينكو قلت شريبور انا والله خوشه انا والله سفران قلت ستوبم يديرك دوريش هاتن والله زور والله زحمت بو قالك الدورة راستي از قالك جابو سفري كردستاني من بخوش اخر صاري بتسمى وقتي من دوريا ودي ببيتي هن ساعات الطياري زحمة كان خوش زحمة الزور راستا بوي فير بوي عادية ساعات 3 ساعات السيها بس از قالك بي ليرة ملواني دكي بله سنت والله سنت هر وقت مجال هبيت سالك ايه كم تلقوا وقتين يا راستا راست بله
زۆر جوانە ئێرە. حەزەکەی قاپی سەفەریت بدەمێ؟ بمبورە؟ حەزەکەی قاپی سەفەریت بدەمێ؟ ئەوە بۆ چییە؟ بۆ ئەوەی خواردنەکەت ببیتەوە بۆ ماڵەوە بە فیرۆی نەدەیت. فەرمودانیشە دەی ڕوونی بکەرەوە. بۆ ئەوەی خواردنەکەت بە فیرۆ نەدەیت و دوای لە ماڵەوە بیخۆیت. خواردنەکەم بە فیرۆ نەدەم و باشە؟ تۆ ئەمە بۆ هەموو میوانەکان دەکەیت؟ بەڵێ باشە. لەبەرەوەی نەکات تەواوی نەکەیت. چۆن بەوە دەزانیت؟ بەڵێ چۆن سەرنجدا کە ڕەنگە من خواردنەکەم بە فیرۆ بدەم یان تاوی نەکەم. باشە. ناوت چییە؟ سیڤانە. سیڤانە هاتووە دەڵێ ئەمەی بۆ هێناوم دەڵێ ئەمەت پێویستە بۆ ئەوی خواردنەکەتی تێبکەی بۆ چکە دەڵێ بینیم کە خواردنەکە تاوە نەبووە و بۆ ئەوم بوو کە خواردنەکە بە فیڕۆ نەدەی خۆراکەکە بە فیڕۆ نەدەی نەمێنێتەوە. ئەو ئەمەیەکی لەو شتە جوانانەیە کە لێرە دەکرێت خۆراک بە فیڕۆدان نعیبە خۆراک لە دوای خۆت بەجێ بێڵی تاوی نەکەی عیبە نەک بیخەیتە ناو بۆکسێکی وا ئەو بیبیتە ماڵەوە بۆ ئەوەی کە خەسار نەبێت بۆ ئەوەی کە بە فیڕۆ نەچێت. باشە دەمەوێت. زۆر باشە. زۆر سپاس. جەنابی پرۆفیسۆر بۆچی وێنەی جۆرج دەبلوی بۆشت لێرە داناوە؟ طبيعي أفزر بنظام صدام ورجيم والملة كردة وكيمياء باران كنا حلبجة وأنفال وأوي دائما مراد ما بروجة كروجة أو دكتاتور سحكم بشي أب بشبي كوهات كردستان رزقار كيلو عراق رزقار كيلو من رجيم صدام حسين هنا البرهندي بيجي تقديرك نلال من تني من لال هم كردك الأمريكي والجهاني دبرايا من باش لێرە شتێکی دیکەمان هەیە بلي ئەویش کتێبێکە بلي کتێبێکی گرنگە بلي هی ئەمریکان هیپاتۆ پەنکریاتۆ بیلیری ئەسۆسییشن بلي باشە لێرە چاپتەرێک هەیە باسی کوردستانی تێدایە ئەمە چییە؟ تاريخ في منظمة أمريكا هيباتو بانكرياتو بليري أو 25 سال بتأسيس بي قلت فكرة قالك أنا حدا تاريخ ما بزرنا بي هل رئيسة كي في منظمة وشابتر كي بنفسي تشتكي جيانا خدك الرئيس منظمة بي وطبيعي شنكي بواجبي إنساني رابع هل بدايته بقى ونبي رأيهم بيكو أو إنساني دست بكن هوركاري عالمي بكن تو أمد زياد كده بل وأنا بي أصلا هطا من دست بينا كده وكاس أو تشنكر بي شنكي أول نقطة دوي من كردستان تكر أوش بيش يقولي بي ترجع بو شيء بيقول تاكي أموتش منظمة دا شيء بكن يجل برهندي من سر وقسم أو كر أو تشتي إنساني ما بو عالمي كر نبس كردستاني جدي كاش دنياي وكي لاتين أمريكا لاتيني أمريكا وسطى فلبيني جديكا الهندي بالطبيعي هر وقت مجالها بالنسبة هندي از دائما ناوي كردا وبيشمرقات إما بناودا وحقي ماشا شنكي تقريبا 25 سال بما أوشل كردستان كده وجابين دي كتاب جلكا شابتر جلكا أوي كاملة هب نشاطا مكير الصلاة 2017 از بجم نزيكي هجده تيما مهنار نجيل مختلف الدنيا إذا ده واجب الرب
ئەچیتە سان فرانسیسکۆ نابێت نەیتە ئەم بازارە. ئەم بازارە ناوی پیر 39 پیر 39 ناوەکە لەمەوە هاتووە ئەم تەختەیە ئەم شوێنە. بازارێکی لەسەر دروست کراوە کە دەڕوانێتە سەر دەریا. بازارەکە یەکجار جوان و فۆلکلۆریە، شوێنی یاریە و شوێنی کڕین و فرۆشتنیشە، شوێنی شۆپینگیشە. جوانی ئەم بازارە لەوەدایە کە هەموو ئەوانەی لێرە دەیانبینی جگە لە فرۆشیارەکان ئەوانەی کە هەمووی گەشتیارن، هەر یەکێکی لە وڵاتێکەوە هاتووە، هەر یەکێکی ڕەنگێک و دەنگێک و زمانێکی جیاوازی هەیە، کللتورێکی جیاوازی هەیە، هەمویان بەیەکەوە لێرە خەریکی بازارکردنن. ئێرە سان فرانسیسکۆیە. Popular here for the best store, and Pier 39 come in. وهيك التشتينيات يكرن تدريس أمريكي خاصة قسم الجراحي عمليات السيميوليشن يدركته برهند أبو سلامة نخوشية هكذا شيء تدريبي بكي سر سيميوليشن بفير عمليات به واحتياجنا بالتطبيق السنخوش بكي هر وقت الكمبيوتر يتشغل كيلو ناجع بعمليات الدرس كير هم ديزاين كصادين چند درجة هنا صادين نقطة هنا نقطة هنا صاد ستنا أو وقت دي مقيم مجال هبي شيء سنة خوشة عملية تطبيقي بكت مجربين دي بقى أب تكنولوجيا ندركت زور هاركارية كبحساب بو نخوش المتكت بو طلب المتكت المقيمات كت ولتتكو عمليات تطبيق صناعي كبير مثلا بيقابي مقيم الماء بالتدريب السبت جهازات كان الظالم كروجي كان ساعات السشول كان الظالم كدرجة الوقت طولن وحفتيه بحفتيه اثبت حاسم كدرجة الوسر كابن عنا هيك سرنا كابن الباشنا من وقت نتقررين اخوالي محاولة كان كخلالي كيا بالسر في المرافشين بقى للتدريس كان أو كان داشم سرعة الفير ببنو بسر كبنو أو بن هر وقت الكلية الطبية خلاص بين دكتورينا بريدس عملية جراحي كان تقريبا 15 موديول 14 موديول هاي يعني بين طلبتي وبخرا فير ببن بري بين أبي الكمبيوتر ده وجا بشي كمبيوتر فير بين يلي تطبيقي بيكن عملياته بيكن دابشين سايت اللي سب كانوا فير بنو بعملية شن سلامتي كان. کاکتۆر لە دەرەوەی نەخۆشخانە و ماڵەوە بەچی مشغوڵی بەچی سەرقاڵی أكيد وقت ما هبيت دائما بيصل منطقة ما كان يجي مالا مالي يادوي بركة سباحة ما يهابيني خوب تاويني آبي طبيعي شطرنج كان شەترانج شطرنج باشی یاریزانێکی باشی لە شەترانج باشم خراب نية ئۆکەی بلي يادي كاش من جارة قالك تنس كر بس بچوكا چونكي وقتي من كيمة جوادا وقت الجابو برين من برهندي من تنس هلا أو وقتي من جا تنسيت كر من دا بچوكا دانا بچوكا عيال دا زۆر جوانە ئۆکەی بلي بەڵام هەندێک باوک کاتیشیان هەیە بلي بەڵام کاتیان لەگەڵ مناڵەکانیان بەسەر نابن بۆ نمونە خەریکی سوشال میدیان خەریکی مۆبایلن خەریکی ئەوشتانن أود تشتي بي تي دايكو باب تي أول اهتمام مازن بچوك بدن من دال بدن احتمال هزب كان بچوك بنا حسيت بس كسبك بچوك عقله تيجشتينية أجا تو اهتمام بنا داي أويش وكيدا دي مازن بيت صبا أويش اهتمام بچوك تخونا ده دي بتشكي طبيعي باشە چەند تێنست خۆش دەوێت چەند حەز لە تێنس بوو والله بحساب بحساب بەڵام واز لە هێنا من هلال بخاطر بچوكا
ساڵ 75 ئەم دەرکەتین هەتا 92 هاتیەوە و ئەماتیە کوردستانی وەکیەوەکی زاختەکە بحساب من کرد گوتی توێ نەچێوێ تا ژنی نەینێ طبیعیش من دە شروط دانە سەری پڕاستی من گوتی تیویا قەلەو نەبیت تیویا خوێندەوار بیت ما یەکود ناسی عایلیان هەردوو عایلا یەکود ناسی برای من و دایکا من گوتی مەوەرە فکرەکە گەلەکە باشە منیش موافق کرد و ئەویش موافق بی اتبا 7 ڕۆژە حساب کرد ساڵمە کوردستانی ما کرد داوات و ژنی نەوا کرد و پشینگی ساڵمە ئەمریکای تقریبا 2 هەیف پێشن ویزا و تشم بۆ چێکردن ئەویش هاتە دەف من بالتمۆر چار منداڵینە هەنە دکتۆر یا ماستەرێ 94 موالی داوێ چیژە سوزان کولیا تیجارەتێ خلاص کرده یل دوێ برایوێ ڕێناس ئەویش موالید 95 ئەویش وێگاوێ تۆ کولیا طبێنکە اختصاصەتینی internal medicine یا سێش ڕۆنایەت و دیدینێ ئەویش تۆ designing school mass art school in Massachusetts in Boston ئەویش دیزاینینگا خوێندە یەک کچکەتریش هەنکە ساڵا دومایە کولیە ئەویش شێلی بێ تەقدیمی طبێ بکە ئەگە خودە حەسکە خودت زانیت میسر خانه چجوره نکردیه بچی کبن ما بین من و نخوشید من دائما یه وکی رو کار بین او بچی که بجافتش دوی من بکره به مساعده و دعم و اگه و نکر با من نشیب کم صراحت تیویا من کم ترکر با کورد لە هەر شوێنێک گەڵامێ و ببینێت و بەرچاوی کەوێت یەکسەر بۆی دەڕوات و دەست پێ دەکات لێی دەکاتەوە ئەوە دایکیشم وایە لە هەر شوێنێک گەڵامێ و ببینێت دەبێت خێراخێرا بۆی دابەزێت و لێی کاتەوە بۆ ئەوەی دوای بیکاتە دۆڵمە یا پراخ اینجا منیش هاتم کوردانە ئەم گەڵامەوە جوانانم بینی لێیان دەکەمەوە پەلکەمێ و گەڵامێ و لێیان دەکەمەوە و جوان جوان ئامادەیان دەکەم و لە لویزیاناوە دەیان بەمەوە بۆ دایکم. خودێ دکتۆر ئەف تشتێکە لە کوردستانی ئەس گەلە لێ نەڕازیمە خواردنیان ناکردیە ئەولەویاتی خۆ یعنی خواردن همە تشتە مهمترە لە نکوان ئەزانم خواردن تشتێکی مهمیشە بۆ ئینسانە بۆ قەلبی بەشەرە چی نابێن پانزینە ئینسانیە خواردن بەس نە بەو حەدە یا کوردستانی هەرێک جاکەن لێدی مەسەل ژیانەوان خڕ خواردنە سێ دانە هەنکە دکتۆر سێ دان هەپێ نەبێن یعنی ئامستی مرۆڤ هەواخت نییە هەکە تو سێ دانە خواردن خوارد دەبی تو تەمات بەخێ بە سێ دانە هەتا خواردنێ چێکی ئەوە ڕۆژات و چۆ تو ڕۆژ نەبۆ بچوچێ خۆ مینی نەبۆ معلوماتە چێ مینی نەبۆ تشتێکی بەخوینە خڕ دەبی تەمات بەخ و شیب لێنان لە سان فرانسیسکۆ لە کالیفۆرنیا یەکێک لە شەقامە بەناوبانگەکان لامبەردە شەقامی لامبەرد ئەم شەقامە چییە؟ تەمەنی نزیکی 100 ساڵە 100 ساڵ بەر لە ئێستا دانیشتوانی ئێرە بیریان کردەوە ئەم بەرزیە ڕکە بە شێوەیەک چارەسەر بکەن هاتن شەقامێکی زیگزاکیان دروست کرد وردە گۆڕانکاری بەسەر شەقامەکە داهات کە تاوەکو ئێستا شوێنێکی گەشتیاری خەڵکێکی زۆر سەردانی دەکات بۆ لەبەرەوەی لە سەرەتا تا کۆتایی شەقامەکە تا ئەوسەر گوڵ و گوڵزارێکی جوانە یەکێک لە سیماکانی سان فرانسیسکۆی کالیفۆرنیا. چی بکەین بۆی سیستمی تەندروستی کوردستان باش بکەین؟ وەکی من گوتی جەنابێنگو سیستەمی کوردستانی تەندروستی هاستەجی سیستەمی عێراقیە
باشا. معنا السيستم العراقي outdated يكابنا قديمة تيوبيتا غورين أول بدايتش از بيجم دائما تيوبكنا دو قسمي أكاديمي عايدي حكمتي معاشكي باش بدني كلينيكي منظم طنش خاصي بتشيكن شو كلينيكي بكانوا تدريسش كان فيك برا بتكريبن ونسبتك هو مادة دكتور كات كلينيكي نسبتك بو دكتور بشي يادي كي بو خاصي وقسم بشي او باري انتاج بيت حقني حكومت جارة كادي الخاصي ببدا داري او بارا الخاصي صار نافا خاستي دا بميني بمینی دا پیش بخنو آلات و جهاز باشتر بین ما بو پاره با مالی جارا کادی هیوی و رجالب که کادی تشکیدن تاننا دولی بیت تو شی اعتماد سخوب که اصلا اعتماد سخوبت اینا که دی سخوب که هکه پروفیسور جامعیش زیرک هبن و آزا بشوری را ببن دی خود زحمتن چنکی نسبت که پاره دی بواشی یادی که ناشن ساعت یک چنه مالت خود چنه کلینیکا خود اوس بدیدی حتی هوار مغرب آنی تدریست که آنی عملیاتت که آنی نخوشت بینه شیطرین وسیله اوت ویرده که الصحامه تندرستی بده چکرن حتی ولی نیت عمل من هیچ خطوه که پیش هابنه نشی پا بشه دست خوش. هەردووکتان لە شڕێکن ڕەشیقن چۆن خودی اول خواردنی کوردی ناخۆن ئەی چۆن ئەمەتان پارێزۆن دكتور از خرتشتي أخوم قالك زمن عالم عادي تدبين أما لسفران دايتينا كيتو نظام تو أما بس خضرة وطاخوين أما شبي الشيلين أخوين قد أو تشتت بومن ها أو تشتت أساس بونيا غير نوع أخوارنا زخوم يبزرر ويبزرر بس لسه كمية راستي هكتو كوانتيتينيا كمية يعني هند النخوي چەندێتی لباتي ما كردي ما بتين مثلا بتين سيسينية برنزة هند أوي السكين ده كبت كاس كان زلاتي هكا خريطو كمية كتكا بخوي تزا تأثير وەرزش دەکەی بلي ورزش. بلي ريولا ڕۆژانە روجانا إلا هم هكا عندك هلات طبعا تينابي ستش تينابي روجانا بەشەیەکی گشتی کەواتە ڕۆژانە بەێ. چەند دو وەرزشێک ساعتوني غاردان ورويشتن أو هردوكي من دو ساعتونی دو ساعتوني بس غاردانينا مستمر دو ساعتوني بەس دو ساعتونی وەرزش دو دەکەی ساعتوني إلا هم نابي ما تتشتك هبيتين بظروف مثلا دو ساعتوني عفوا. ودكتور ورزش نبز هبو وزنو هنا خوارش ها روبيس جيقوت خوش يبق جسمي خوبتن خواتو خوشة صحتاتو يهاب انرجي هنبز بوشوري وطبعا وزن زيدناكي بس خلقا بيابي ما كردي ما بي حما نوع الشيباب خون إبراغ بكفتك بزلاطة بجوشت بمريشك ماسي عندك دي بين جوشت حيواني قالوا بس مشكلة ما بمن يعملتي ما قالك يا خون دكتور قالك يعني دي سيمي ستار حالاتي كنبا ذاك تفيريش بوي باشي معيدات وتقبلا قالك خوارني ناكت بدي بعيد زبكت قالك خوار ها هندا دو هفتي براي هتا فيرا بي جسمي تو كتسا How often you play tennis? چەند تێنس دەکەیت 10 ساڵ جارێک دەتوانم بڵێم جاروبەر بەڵام ئێوە پێنجن لە کاتێکدا دەبێت 6 بن جا منیش تێنس دەزانم ئەگەر بتانەوێت دەتوانم لەگەڵتاندا بیکەم باشە Hoppa! ئێوە یەک خێزانن وایە بەڵێ چەندە گەنجیت چی تەمەنت چەندە تەمەنم چەندە 64 ساڵم من 29 ساڵم و ئەو ئەو 24 و ئەویش 50 ئەی دایکی چەندە 58 ئەمەش 58
باشە چەند ڕاهێنان دەکەیت ڕۆژانە چەند وەرزش دەکەیت تۆ هەموو ڕۆژێک دەیکەیت هەموو ڕۆژێک من لە هەفتەیەکدا چەند جارێک دەیکەم هەموو ڕۆژێک دەکەیت بەڵێ بەڵێ بەیەکەوە یاریەکەین جوانە چاروباریش ڕادەکەین ڕاکردنیش جوانە باشە پیشە ئێوە چییە؟ من خانە نشینم باشە پیسە چی بوو؟ من باخەوان بووم ئەی تۆ؟ لە مەشقدام بۆەوەی بمە ڕاوێژکاری ئابووری ڕایشکاری ئابووری زۆر باشە زۆر سپاس سەرچاو خۆشحاڵ بووم بە دیدارتان من دکتۆر حەمزەم دەمەوێت هەندێک شت لەبارەی دکتۆر غازیەوە بڵێم کە لە ناخی دڵمەوە هەڵدەقڵێت. دکتۆر غازی بۆ هەمومان وەک کۆمەڵگەی کوردی ئێرە سەرمەشقە. کەسم نەدیوە لە دکتۆر غازی دڵفراوانتر و بەڕێزتر بێت. ئێمە زۆر شانازی دەکەین کە سەرمەشقمانە. هیوادارین و نزا دەکەین کە ڕۆژێک بێت ببێتە یەکەمین پزیشکی کورد کە خەڵاتی نۆبل لە پزیشکیدا بباتەوە. جوانە. نازانم لەوە زیاتر چی بڵێم خۆتان دەیناسم زۆر خۆشحاڵین کە لەگەڵمانە و ناتوانین وەک پێوی سپاسی بکەین بۆ ئەو شتانەی بۆی کردووی. من دکتۆر ئۆدیشۆم دەمەوێت شتێک لەبارەی دکتۆر غازیەوە بڵێم کە هی یەکەم ڕۆژی یەکترناسینمانە لە سەرەتای نەوەدەکان. ئەو هەمیشە وەک برا گەورەمان بوو. دڵی پڕە لە کاری چاکە و کەسێکی زۆر باشە. هەمیشە یارمەتی دەرمان بووە نەک هەر بۆ ئێمە بەڵکو بۆ هەر پزیشکێک کە هات بێتە ئەم شارە. هەمیشە بەڕووی ئەو کەسانەدا کە پێویستیان پێی بووە دڵ و دەستی کراوە بوون. چ نەخۆش بوو بن یان پزیشک، چ ئاین و نەتەوەکەی بوو بن یان نا، بەبێ هیچ جیاوازیەک. سەرڕای ئەوەی لێرە پزیشکێکی باشە گەلێک کاری مرۆیش دەکات چ لێرە چ لە کوردستان و دەرەوەیش لەسەر ئاستی جیهانی. ئەوەش پێمان دەڵێت کە یەکێکە لە کەسە دڵفراوانەکان. خۆشحاڵین کە لە سەرەتای نەوەتەکان دکتۆر غازی دەناسین. لەو کاتەوە برای گەورەمە. هیچ شتێک نییە لەوە زیاتر لە وەسفی گەورەی دکتۆر غازیدا بیکەم. هیوای سەرکەوتن و تەمەندرێژی بۆ دەخوازین. هیوادارین لە کارە باشەکانی بەردەوام بێت. سوپاس بۆ هەموو ئەوەی کە کردوتە. من لە باخچەی ساوایان ڕۆنام ناسی. بیرمە دایکم دەیگوت کە دکتۆر غازی دەناسێت و لە هەمان ئەو نەخۆشخانەیە کە باوکمی لێیە. بە باشی باسی دکتۆر غازی دەکرد. باوکیشم بە هەمان شێوە بە باشی باسی دەکرد. ڕۆژێکیان لە پاسدا بووین ڕۆنام ناسی. بە تەنیا دانیشت بوو منیش چوون بۆ لای و گوتم باوکم باوکت دەناسێت. باوکم لەگەڵ باوکدا کار دەکات. من لەگەڵیدا کەوتمە قسە و ئیتر دوای ئەوە یەکمان گرت و لەو کاتەوە هاوڕین. ئەوە چیرۆکەکەمانە. هەموو ڕۆژێک نەیدەهێشت تەنیا بم. منیش دەمویست لە پاسە بە تەنیا دانیشم. ئەوش دەهاتە پاڵم دەیگوت باوکم لەگەڵ باوکتا کار دەکات هەموو ڕۆژێک. بەڵێ ئەو زۆر بەختەوەرە و دایک و باوکەی هەیە. بەڵێ زۆر بەختەوەرە. زۆر بەختەوەرم کە ئەو ڕۆژە شەرمم نەکرد. ڕاستیەکەی ئەمە خێزانی دووەممە.
This is my second family practically. So ئێستا ئەوەی ڕۆنا دەیکا هەڵگرتنی خواردنە ئەو خواردنەی کە لێرە زیاد بوو دەیخاتە نێو بۆکسێکی تایبەتەوە و دەیباتەوە بۆ ماڵەوە بۆ ئەوەی خۆراکەکە بەهەدەر نەچێت ئەگەر ئەم جوڵەیە ئەگەر ئەم ڕەفتارە هۆکار بێت بۆ کەمتر بەهەدەر چوونی خواردن هەنگاوێکی زۆر گەورەمان ناوە اینجا لە شوێنێکی گشتی بوویت عیب نییە داوای ئەوە بکەیت خۆراکە بەرماوەکە بکەیتە سەفەری ئۆکەی بەڵام عیبە کە خواردنێکی زۆر بەجێ بێڵی و بەهەدەر بچێت دەست خۆش ڕۆنە کام ڕۆژ کام کات لە ژیانی تۆ زۆر زەحمەت بووە لێرە لە ئەمریکا طبعا وقتی که اول اماتی امریکی ما کس نناسی یعنی غریبی بین احتمال 6 حیوانامک نگشت با مل خزمو مروین مل پناهنده ایرانی برا خزمین به پشمرگه بین کردستانی معلومان نبین دازان شرع افتشته گلی تاثیر که مثلا ما بی وقتی که نخوش بی و یادوی مشغول کرد دکتر بردام مشغول کرد خوین شل خسته دا در خسته مثلا نکروا من معمل مطبعی شغل کرد دا حبر كمان ماكيني دا طبعي دا كان دا باكش كما با نوع ديعاتا قدي دا نوع حبر كدي تكين بشتي فترة كيام شوي مال مطعم شغل كر ما خارن شكر ما خدمتا مطعم كر ما خارن قطابي بسيشكي بوي مطعم ومطبعة شغل كر قطابي دانشگاه بیم بله یه کلیه پریمدیسن بله وقتی چون کلیه طبی وقت گلی زحمت دست کبید لا وقتی که ما اجازه هوا عطله هوا وقتی عطلی داشتم شغل کردم ولی کلیه تقریبا همه وقت ما برداومی شغل کردم همه چه مکتبی مع العلم وقتی من کلیه خلاص کرد تقریبا نزدیک $12,000 من سیف کردیم گل خوینا خو مصرفی اوی $12,000 بۆ کاتە زۆر بوو گەڵی بدەی ما گەڵی شوڵ کرد هەر شوڵە بێت بووتە معناتی وێ نەبیژێنە چونکی هەر شوڵە هەبی چێترە بێ شوڵگیر طبیعی مە بێت هەمە گاوێ جەحێلێنمە و پێشمەرگیرمە و ملەتێمە ئیشی باشە بیت و شوڵە باشە بیت و معاشی باشە بیت بەستیوە مرۆڤ جێکی دەست پێ بکات مثلا ما کسی خو نبی لیره که مشغول نکرد با هارکاریا خوب نکرد با ودا که هارکاریا بکرد لا خوێندکاری کۆلێژ بووە لە پریمێدیسن لەو کاتە لەگەڵەوەی کە خوێندوویەتی خەرجی خوێندنەکەشی دەرهێناوە بە کارکردن لە دەرەوە ینی لە چاپخانە لە چێشخانە لەوانە لە کۆتاییشدا دەفتەرێک و 20 وەرەقەی ئێستا $12,000 کە بۆ ئەو کاتە زۆر زیاتر لەوەی ئێستا پارەکە زۆر قیمەتی زیاتر بوو هێندەی هەڵگرتووە هێشتا ینی خەرجەکەی دەرێناوە کارەکەی کردووە خوێندنەکەشی تاوا کردووە و پارەشی هەڵگرتووە پارەشی کۆ کردوێتەوە گرنگترین بڕوانامە و دەستکەوتە زانستی و ئەکادیمیەکانتم پێ بڵێ گرنگترینیان دەزانم ئەوانەی هەڵواسراون بەس ئەوانەی هەڵواسراون سەر و 50 دانەیە بەس ئەوانەی هەڵواسراون ژمارەیەکی زۆری دیکە هەن کە شوێن نەبووە هەڵی گرتوون ژمارەیەکی زۆریش لێرە هەن بەڵام گرنگترینیانم پێ بڵێ طبيعي الجرينترين أوان أبي كوبيما رئيسي أكاديمية جرجو بانكرياس وبلياري بين أمريكا هيباتو بانكرياس وبلياري أسوسيشن بريزيدنت يادوي طبيعي became president of American Foundation for Donation and Transplantation أويش منظمة أمريكية زورة بكافتية يادي كي بما رئيسي
منظمة أكاديمية جراحة أمريكي لويزيانا وبما جافرنري وال 6 سال تمثيلات أكاديمية جراحة أمريكي ولی جایزه خرال نزدیکتر بومن لهم جایزه من قالك ايش الورقه تقريبا 4 سال است اختیار کردم دکتر رقم 1 مقیم مرکز لویزیانا ستیت یونیورسیتی ما بین نزدیک 700 مقیم بین اختیار کردم مقیمی رقم 1 4 سال دیگه ولی تشت خرال من نزدیکتر حقیقت او جایزه بیابی من ورقه الیس آیلند برچه چونکی او جزيرة كبي وقت عالم وأمريكي كهاتي إلى الأوروبا جدي بين اللاجئ وجزيرة كراهاتن ودائما يكي انتخاب كان چند انتخاب كان أبيت كهاتي نه بس خدمات أمريكا كره بل خدمات مملكة خوش كره ولادت خوش كره بين إليس آيلاند أو جائزة بدل من تقريبا مقابل هميابي أو 2007 أو جائزة دام أم كوينيا نيويورك بله إليس آيلاند ميدل اوف اونر قالك تشتكي بركفتي بي يادي كاش اف جايزة بار من ورقة اي اتش بي بي اي ديسا دانا عزواكي خو ابيت خدمتك باش كده بو منظمة ويا انساني اما كم منظمة امريكا's هيباتو بانكرياتو بلياري distinguished service award بله بله طبيعي اوديكاش امانك رخاوي امريكي بو كوندامي بو هرسو جگرو بانكرياس ونشتر قريش بله بله واش كد بلي اوديكاش او لويزيانا شابتري أكاديمية جراحة أمريكي لويزيانا ديسا أبا يدام بو خدمة إنساني من كر من لويزيانا بل السنطاق الدولي أواديش ليلة وقت بما هو American Foundation for Donation and Transplantation طبيعي قال جايزة ديش ما يتورقت مثلا إيكلوا أس إيكل بنش بنا أندابيم صالة نوتو دوي چون ستيت ديبارتمنت أبيت خدمة نه بس امریکایی کرده بلی خدمت لاجه آش کرده و خدمت انسانیش کرده کرده که کس نناسید به صدام رویاتی روی اوی پیب کنت شکی گله که مزنه او سرتیفیکت او ریکگنیشن بلی اول ویری سرتیفیکت ویری باش بلی امانه بشکن ل خەڵات و پاداشت و دەستکەوتەکان بەڵام شتێکی دیکەی زۆر گرنگ هەیە دکتۆرگیان بە ڕخسەتی جەنابەت ئەم دوو کتێبە بهێنم دوو کتێبی زۆر گرنگ و زانستی کە پرۆفیسۆر زێباری هاو نووسەریانە ئەمانە چین؟ ئەوە طبیعی ئەو کتێبە يا هيباتو مع جرجة بانكرياتو بانكرياس بليري كيسك صفراء and transplantation surgery چانا پارچا practical management of dilemma هف كتابة جالك يا مختلفة جه هم كتاب دي سريع chapter is dilemma question سؤال كتاب كزحمة بيتو جواب بدابة لوين ده بو أبد فيشولت كان شل جراح بيت شيء جگری بيت شيء بانكرياسي بيت زرعي بيت همل نفسي كتاب ده قسمه كيوال جرگت آخر بيت ایک بانكرياسي ایک بليري ایک الواسه زرعي ایک الواسه بريندارا ایک الواسه new innovation and technology يعني بشيء سعادة ليكك لجرين ترين كتاب زانستكاني دنيا لم بوارده پرۆفسۆر زێباری ئەمەی بیر نەچووەکە کتێبەکە پێشکەش بکە بە قوربانیانی ئەنفال قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە و پێشکەشی بکە بە پێشمەرگە ئەم خوێنە ئەم ڕۆحە کوردیە ڕەسەنە لە نێو جستە و مێشک و بیرکردنەوەی زێباریدا بە خاوێنی ماوەتەوە
ئەوەی چینیەکان لە دنیادا پێی بەناوبانگن ئەوەیە لە هەر شوێنێک ژمارەیان زۆر بوو یەکسەر چاینە تاون دروست دەکەن شارۆچکەی چینی لە سان فرانسیسکۆش بە هەمان شەوەیە بەڵام ئەوەی کە جیاوازە لێرە ئەوەیە کە 100,000 کەس لەم شارۆچکەیە دەژی ئەمە گەورەترین شارۆچکەی چینیە لە دەرەوەی چین و لە دەرەوەی ئاسیا بە شێوەیەکی گشتی ئاڵای کوردستانی طبیعی نیبا دلی هەر کوردێکیدا واجبەکە سەمەم ئاڵای کوردستانیدا نەسەوی یا دوێ ئاڵای ئەمریکی ئەو وەختێک و نیزامە گۆر بە گۆر چوویە سەدام حوسێنێک و کیمیا مەدا کرد و ئەنفال کردن و ئەو کردن ئەمریکای ئەم وەرگرتین وەکی بچووکت خۆ عایلت خۆ مەجاالە خوێنێ دامە یا شۆڵێ دامە وای کرد و ئەم پێش بکەوین و سەرفیراز بین بەرهەندێ مەدوێت ئەمیش وەتف دیارکەم بۆ شعبی ئەمریکی و ئەم سوپاسیەواتکەن و ئەو خزمەتە بۆ ملەتی کورد کرد و سەدام نابرە و کوردستان یا عێراقی سەرفیراز بی سەربڵند بیت بن نیزامە دیکتاتۆریدا هاتیە دەریل بەرهەندێ ئەس بێژم واجبە ئەس ببینم کە عەلەمی ئەمریکا دیگە عەلەمی کوردستانی سینگی من ببیت و بەردەوامیش شۆڵێ هەر حەف ڕۆژە بچمە شۆڵێ بسینگی من بەرخەستێش ئەم بەلەمە بۆ فرۆشتنە لێرە کۆمەڵێک بەلەمی جۆرا و جۆر بە مۆدێڵی جۆرا و جۆر بە ساڵی دروستکردنی جۆرا و جۆر بە بڕاندی جۆرا و جۆر دانراون زۆر جوان و قشتیشن اینجا بزانین نرخەکەی چەندە سەیری ئەمەکە نرخی ئەم بەلەمە بەم کواڵیتیە جوانە 369 دۆلارە چۆن شتیوە هەیە بەڵێ بە 369 دۆلاری مانگانەیە هەر مانگەی 369 دلار بدە و بەلەمەکە بۆ خۆت پیرۆست بێ یەک داواکاریم هەیە ئەم دەستانە دەستی زێڕینن ئەمە لە زێڕینە ئەمە دەست زێڕینە ئەم پەنجانە ئاڵتونین بێگومان ئەم پەنجانە لە مێشکەوە فەرمانیان پێدەکرێت و ئاوە ئاڵتونی دەردەچن چونکە شایانی زۆر سپاس دەکەم ئەوەش جێدایکیە تەبیعی ئەس گەلێکی کچکە بیم و بابێ من ئەمری خودی کرد دایک هەن دایک بی هەن باب بی قدر و احتراماوی معنا دنیاکتینە یا الخراش نەخۆشتر زەحمەت گەلێک دیت وەختی خودا کیژا خەلیل خۆشەوی بی وقتی بابی شهید کرد سال 1937 عائله و خر برنا جنوب حلا و کوت و رمادی و تلعفر و پشینگی هاتن ها بیرکه برا لیده دایک همه دایک طبیعی رحمه دایکی تشتک رحمه که خاصه از بارنا کم چتش دنیای ده تعویزه رحمه دایکی بکد وکی جنابی تشگوت دایکامه هن باب بی و هن دایکیش بی و زکاة که به حسابش هبی
تقریبا نیوە قورعانت بەرکر بیت وەختەدا بێخوێندن و بێهەمتشت وەکی هەر تشیش مەکرد گور بایدە و مەکرد بەسەکە مەگوور بای ناچینە مەیتەبی یان ناخوێنی ئەوقەت تێدا نەبی خودی خۆت شکەف تێدا دیە مەخوێن بە چونکی نەدوی ئەم خوێنێ بهێڵین و بەروێش هەتا حەدێکی مەزانی دێ عاجز بیتەکە نەخوێنین بەر هەندێ مە ئێتیمامەکە زێدە بخوێندنێدا پشتی وێ جەنەرال بابەکر بی مەعنا شک تێدا نەبی gelek مشجعی خوێندنێ بی نەبەس بوو من و برای من و پسمامن من بەلێ بوو منتەقی خەری هەتا وێ حەدەی چوو تەڵەب تربیە دووکی کرد و مەکتەبێکی گوندی ما ئاواکەن گوتی ئەم دی مەکتەبی ئاواکەین هەردووش دەین بەسنگ سەبوورە و معلمە بوومە پنێرن وێ گاوەیە بیە ثەنەوی و gelek تەڵەبێت وێ مەکتەبی ڕد بێت مەزنێتینایی معنە سێ پشکە سەبەب بابەکر بیەکە ئەو تش نەکرد بۆ احتیمالە عالەمە فەقیر نەشیەوە بخوێنن هەر وەختی من پیچێکە ئیجازێ هەبیت شغل نەبیت ئەس خۆ ناو حەدیقی خۆدا ناو داروباری خۆدا من بێت وەختی خەری ئەوکەم سەرف کەم چونکی من زۆر زەوقت سەفەلاحەت هەیە ئەگەر تەقاعد ببم باوەڕ بکە مەزرعەکێ کچکە چێکەم ناودا شغلکەم gelekca عالەمدا بێتە من تو بوو نابژەیەکی پارە بدایەکی بێت شغڵە داروباران حەدیقەی بوتە بکات ئان گوڵاب چینیت ez daimen bime çêtirîn ilac ku fikra min behsê hizra nexweşin nekem hizra müşkilêt Kurdistanê nekem hizra tiştî dîke nekem yê sihî daimen fikra te safî bît çêtirîn îstirahet ew e ku tu nav hedîqeyê de şolkeyî nav rej de şolkeyî darûbarê de şolkeyî tiştekî gelekî pîroz e reya min nahiya sihî ve û nahiya fikrî ve gelek fikra te vedbît û ew bît تشتی خراب هزارت چیت چترین وقت از بورینم که وی شغلت کم و جی قصر شوکت آقا شوکت حسن آقا زیباری گندی بیرکب را از وی قصر دای پیدا بید سالا 57 طبیعی چوکی جی بچوکانیه کمر و لارید کرن وکرال چوبا داری خلیق دو بشار با خاصتا وقتی بهاری تشکی گلکی او بی و بیرش بیر هبی هندا مازن بی تشی ملوانی تداب کی اول جار بی کو مخفیر ملوانی کرن بین بیرکب را چونکی تقریبا هم مالا کی بیرا خود تدابی اگه کتد بینه اولی بیرا حوشمه دابی کوابی بینه داری هر مالا کی بیرا خود تدابی جا تشتی یادگاری کشکاتی اوت بیره دا لاری کرن و چونه در و او یلخرا نخوشتر او بی را بچم پیا بچم مثلا زیارت باب خود گدایگاه خو همه روز پنجشنبه هواره من وره امی دنیا که چینه تا دگنی ویری که چه بیم هرچندش توی بینه اما 9 کیلومتر ناید بعد من وره از دنیا چما داری تا دگنی ویری دائما از بیشتر ملت کرد گله قدرالیات یکرن و گله سببش ام خوبینه نه اتفاقی هندی چه ببید ملت ما بیت یک دنگ و یک صوت انشالله همه دو دست ملت ما بهت خوینا شهید و بزر نابید بچوکت انفال کریا دیگه حقوقت خو دی دولت کردستانی چه بید انشالله جیانا ما داشته من نچوی بله مرا ما مخر پیاوه بچوکت جحیل کرد خو بهیوی نکد بخوینید خو ماندیب کد درگید دیگه باشد دی وبن و مجال چتری جی ببن یا دویش از بجم رأی من تو چند خوینده وار به اگه شغلت دست نکبید هر شغل هبید بکه حتی شغل که باشتر پیدا بید من آمان المطعم شسته
من شغل نبی الامریکایی نکره دا بس شم ها رو کاری خوب کم دا شم خوینه خود تمام کم و کم و که این بینش تازه و ما زحمت دید ویا بله که ما شغل نکر بان احتمال است نگش با من مرم خو افشاده من نینه با نبا ما نشترگر و پروفیسور و شغل باش دست بکنی جل اسوی هیویت کم جحیل ما خویندوار ما احتمام اکا زیده خویندنی بدن یا دویش هر شغل دست کرد نبینینه دی بوم 100,000 150,000 عامل بیانی نافمه دابن که هم شنوی شغل خوب کن ازش بیمته من خدمت عالمی اکره من آمان مطعم شست من خارنادانا بر عالمی از افتخارش بید کم